بەناوی خوای گەورە و میهرەبان. لە کاتی بوونی گرێ شێرپەنجەی گورچیلە بۆچی هەموو هەوڵی خۆمان دەدەین تەنیا گرێیەکە دەربهێنین و پارێزگاری لە گورچیلەکە بکەین. خۆشەویستان، لە کاتی بوونی گرێ شێرپەنجەی گورچیلە تەبعاً لەبەر سێ هۆکاری ڕئیسی سەرەکی ئەبێ ئێمە هەوڵی خۆمان بدەین تەنیا گرێیەکە دەربهێنین. هۆکاری یەکەم لەبەر ئەوەی لە ڕووی کۆنتڕۆڵکردنی شێرپەنجەکە هیچ جیاوازیەک نابینرێ ئەگەر بێت و تەنیا گرەیەکە دەربهێنین یاخود هەموو گورچیلەکە دەربهێنین. و هۆکاری دووەمیش لەبەر پارێزگاریکردن لە خەلایەکانی گورچیلە یاخود لە نیفرۆنەکان هەتاوەکو چارەخوازەکە لە داهاتوودا تووشی سستی گورچیلە یاخود پەککەوتنی گورچیلە نەبێت. و هۆکاری سێیەمیش بەشێکی سەرەکی ئەو چارەخوازانە کە نزیکەی بە ڕێژەی سەدادە بۆ سەدا 20 حاڵەتەکان لەوانەیە گرەیەکە خاوێن دەربچێ کە لەو حاڵەتەش پێویست ناکە ئێمە هەموو گورچیلەکە دەربهێنین. خۆشەویستانی بەڕێز، لەم چەند ڕۆژەی ڕۆیشتوودا دوو چارەخواز سەردانی کردین. دوای ئەنجامدانی پشکنین بۆمان دەرکەوت کە هەردوو چارەخوازەکە گرەیەکیان لە گورچیلەدا هەیە. چارەخوازی یەکەمیان کە باسی دەکەین گرەیەکەی نزیکەی 6 بۆ 7 سانتیمەتر بوو، لە شوێنێکی هەستیاری گورچیلەدا بوو و تەمەنی چارەخوازەکە 37 ساڵ بوو. بۆیە لەو حاڵەتەدا پارێزگاریکردن لە گورچیلەکە و دەرهێنانی تەنیا گورچیلەکە زۆر بە پێویست ئەزانرێ هەتاوەکو لە داهاتوودا لەبەرەوەی لە ڕووی تەمەنی زانستیەوە ئەم چارەخوازە تەمەنێکی دوور و درێژی لەبەردەمدایە پێویست ئەکا کە پارێزگاری لە نیفرۆنەکان یاخود لە گورچیلەکە بکرێ هەتاوەکو تووشی سستی گورچیلە نەبێت. تەبعاً دوای هەڵدانێکی زۆر هەرچەندە نەشتەرگەریەکە ئاسان نەبوو، بەڵام سوپاس بۆ خوای گەورە ئێمە توانیمان تەنیا گرەیەکە دەربهێنین و پارێزگاری لە گورچیلەکە بکەین و باری تەندروستی چارەخوازەکەش جێگیرە. و چارەخوازی دووەم کە نەخۆشێکی بەساڵاتچوو بوو و شەکرەی هەبوو و فشاری خوێنی بەرز بوو و نەخۆشی دڵی هەبوو، سوپاس بە خوای گەورە ئەویشیان هەوڵماندا کە تەنیا گرەیەکەمان دەرهێنا. و سوپاس بە خوای گەورە نەتیجەی زەرعی خەلایەکانی ئەم چارەخوازەی دووەمە خاوێن دەرچوو. هەردوو حاڵەتەکان کە توانیمان پارێزگاری لە گورچیلەکە بکەین و بەتایبەتی لە حاڵەتی یەکەم هەتاوەکو لە داهاتوودا تووشی سستی گورچیلە نەبێ و حاڵەتی دووەمیش کە زۆری گرەیەکە خاوێن دەرچوو لەم دوو حاڵەتانەدا کە پێویست ناکە ئێمە هەموو گورچیلەکە دەربهێنین. بەمەش کارێکی باشمان بۆ هەردوو چارەخوازەکە کرد و ئینشاڵە لە داهاتووشدا هیچ کێشەیەکیان بۆ دروست نابێ. بە هیوای لەش ساغی و تەندروستی بۆ هەموو لایەک زۆر سوپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.